باسی کاریگەری کەمی بارانباری نەکەین بە تایبەتی لە سەرچاو ئاویەکان و ئەو بەندەوانەی کە ئێمە هەمانە و ئێستا مشتومڕێک و گفتوگویە کە هەم لە تۆڕە کۆمەڵاتیەکان و هەم لای هاوڵاتیان و هەم لەو کەسانەشی کە پسپۆڕن لە سەرچاو ئاویەکانە کە ئەم ساڵ ڕێژەیەکی کەم بارانباریوە وە سەرچاو ئاویەکان بەرەو کەمبوونەوە ڕۆشتون و ئێستاش ئێمەیتر بەرەو وەرزی گەرمای زیاتر ئەڕۆین لەوانەیە ئاو بە شێوەیەکی باش پێویست پێکە ئێمە ڕۆژانەوە بەشێکی گرنگە لە ژیانمانەکە بەکارێنین و ئەمانە هۆکارەکە چیە لە پشتیەوە و ئێمە چۆن بتوانین پارێزگاریش لە ئاو بکەین هەر لە ماڵەکانی خۆمان و هەتاوەکو ئەو شوێنانی کاتاگاتە بەنداوەکانیش ئەمە پێویستی بە هۆشیاری زیاترە بۆیە ئێمە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کاوە زیدان عەبدوڕەحمان وەکو ئەندازیاری سەرچاوەکانی ئاو کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوان دکتۆر جان خێر بیت و بانی باش دکتۆر ئەگەر سەرەتا لەسەرەوە دەست پێ بکەین بە تایبەتی لەم ساڵە کاریگەری کەمی بارانبارین بۆتە هۆکارێکی کەمبوونەوەی سەرچاو ئاویەکان ئەمە تا چەند واکە کە ئێمەیتر مەترسیمان لا دروست بێکەیتر ڕێژەی ئاو کەمە بێتەوە لامە سپاسمان دەرفەتە ڕاستەکەی ئەم ساڵ ڕێژەی بارانبارین لە خوار با بڵێن تێکڕای ساڵانەیە تێکڕای ساڵانە بۆ نمونە لە سلێمانی 700 میلیمە بەڵام ئەوەی ئەم ساڵ تۆمارکراوە تا ئێستا با بڵێن 405 میلیمە زیاتر زۆر لە خوار با بڵێن مامناوەندی تێکڕای ساڵانەیە ئەمە واکە سەرجەم داهاتە ئاوەکانمان کەم ببێتەوە و بە چاوی خۆمان بینیمان کشت و کاڵەکان بەرهەمان بەو شێوەیە نەبوو هەندێک لە جوتیارەکانمان زەرەر و زیانێکی زۆریان پێگەیشت و بەنداوەکانیشمان ئەبینین ئاستی ئاو لە ناو بەنداوەکانە زۆر بە ڕێژەیەکی زۆر دابەزیوە بۆ نمونە لە بەنداوی دەربەنی خان ئەم ساڵ تقریبا یەک لە سەرسەی ئاوی کۆ کردوتەوە لە با بڵێن لە توانای خۆی بەنداوی دەربەنی خان تقریبا نیوەی ئەوەی کۆ کردوتەوە کە توانایەتی بەنداوی دوکان عەفوەن بەنداوی دوکان 7 ملیارەگرێ ئەم ساڵ 3.2 ملیاری تایە بەبەراورد لە چاو ساڵی پارە ساڵی پاریش داهاتی ئاومان کەم بوو یعنی بە ڕێژەی بارانبارین لەو نەگەیشتە ئاستی تێکڕای ساڵانەی خۆی با بڵێن نەگەیشتە با بڵێن لە سلێمانی بە بەڵام ئەم ساڵ دووبارە قەیرانەکەمان قوڵتر بووە بۆیە خەڵک زیاتر هەستی پێکە پاریش هەر ئاوەکە کەم بوو بەڵام بەم شێوەیە نەبوو بۆ نمونە پار لە دوکانە 4.8 ملیار ئاوی هەبوو يعني واتە 1 ملیار و تقریبا 600 زیاتر بوو لە ئەم ساڵ باشە ئەم ساڵ 3 ملیار و پوینت 2 زۆر باش هەر لەسەر بەنداوی دوکان لە چەند ڕۆژی ڕابردووە لە پێیجەکانی نەو سۆشیال میدیای بە تایبەتر کورساتە چەندوێنەیەکی بەنداوی دوکان دانرا بوو کە بەڕاستی ئەمە جێنی گەرانی زۆرێک لە هاوڵاتیانی لێکەوتەوە کە ئەو ڕێژێ لە چاو ساڵانی ڕابردووە چەند کەمی کردووە کەواتە بەڕاستان دکتۆر ئێمە چۆن بتوانین بە شێوازێکی گشتی ئەگەر چی بۆ نمونە ئەو ساڵەش باران کەم باری بێ ئێمە بتوانین سامانی ئەو پارێزین بۆی کە ڕوبەڕووی قەیران نەبینەوە بەڵێ ئێمە یەک کێشەیەکمان هەیە لەم وڵاتانەی کا بڵێن تازە پێگەیشتون با بڵێن دووە نامی پێڵێن کاتی ئەزمەکە ڕوئەدا تووشی قەیرانەکە بین ئینجا بیر لە چارەسەرەکەینەوە ئەوەی چێکە لە گرفتە گەورەکان بەڕاستی ئێمە ئەبێ خۆمان ئامادە بکەین بۆ قەیرانەکان پێش وەختە واتە ئەبێ لە ناو هۆشیاری کۆمەڵایەتیشمان هەبێت لە ناو خەڵکە ئەبێ پارێزگاری لەو ئاوە بکەین کە لە بەردەستمانایە ئەو ئاوە بەردەوام نابێت يعني بۆ نمونە ئێستا لەم حاڵی حەزرە ئێستا ئەبێ ئێمە بیر بکەینەوە چکە لە کاتی قەیرانەکان باشترین کاتە بۆ ئەوەی تۆ بێ پلاندانەی پێشوەختە بۆ ساڵانی داهاتوو بەپێی ئەو داتانەی کە هەیە تقریبا لە ماوەی ئەم 30 ساڵی ڕابردووە 3 جا بۆ 4 کەڕەت کەم ئاوی ڕووی داوە و کە کاتێک کەم ئاویش ڕوئەدا 1 ساڵ دیە بەردەوامە بێت بە پێ و داتانی کە من هەمەویستە بۆ منە لە ساڵی با بڵێن لە کۆتایی هەشتاکانەوە تا 2015 سێ ساڵ بە دوایەکە ئەم کەم ئاویە هەیە یعنی بۆ منە ئێستا ئەم ساڵ کەم ئاویمان هەیە لەوە چ ساڵێکی تریش بەردەوام بێت واحتیمالە ساڵی دوای ئەوەش بەردەوام بێ ئاوەتانە ببوژێتەوە سەرچاو ئاوەکانمان واتێمە ئەبێ پلانێکمان هەبێ بۆ ئەوەی کە بەرەنگاربوونەوەمان هەبێت بۆ ئەم کەم ئاویە ئەبێ با بڵێن ژێرخانی هایدرۆلیک سترەکچەرەکانمان ژێرخانی بەنداوەکانمان چاک بکەین پشت نەبەستین تەنها بە بەنداوی دوکان و دەربەنی خان ئەبێ بەنداوی تر دروست بکەین بە تایبەتی لە لادێکان لە گوندەکان ئەوان پێویستیان زیاتر بە ئاوە وەک لە ناو شارەکان ناو شارەکان تقریبا چارەسەر بووە
با بڵێن ئێمە ئێستا بەونە شاری سلێمانی ئاوی لە دوکانەوە بۆ دێ ئاوی خواردنەوە زۆر پێویست ناکات بەڵام ئاو بۆ جوتیار زۆر پێویستە یعنی سەتا هەفتای ئاو کە ئێمە بەکاری دێنین بۆ کشت و کاڵیە سەتا سی بۆ خواردنەوە و مەبەستەکانی ترە زۆر باشە دکتۆر زۆر کات مەترسیەکان لە وڵاتانی چواردەوەرەوەیەکە لە سەرمانە کە زۆر جار ئاماژەی پێێن ینی زۆر کار لە وڵاتی ئێران بە تایبەتی وڵاتی تورکیا ینی بەستگرتنەوەی ئەو ئاوانەی کە لە بەنداوەکانی ئەوانەوە داخڵە بێتە ناو هەرێمی کوردستانەوە ئەمانە تا چەند کاریگەری بەجێڵە لەسەرەوەی کەم ئاوی ڕووکاتێمە یاخود ئەوەی کە تۆ بە ڕێزە ئاماژەی پێی ئێمە زۆر گرنگە لەو کاتانەی کە ڕێژەیەکی زۆر ئەومانەیە گرنگی بین بە زیادکردنی بەنداوەکان بۆی کە ئەگەر لە هەر کاتی قەیرانێکە ئێمە بتوانین پشتبەست بین بۆ بەنداوانەی خۆمان نەوەکو پشتبەست بین بۆ بەنداوانەی کە لە وڵاتانی کەەوە بمانێت وڵاتی ئێران و وڵاتی تورکیا بەڕاستی کەوتونەتە دروستکردنی چەندین بەندا و لەلایەنی خۆیانەوە بۆ نمونە بە ئێران هەستاوە بە پرۆژەیەکی گەورە پێڵن پرۆژەی گەرمەسەری پێڵن ترۆپیکەل وۆتەر پرۆجەکت ئەوان چواردە بەنداویان دروست کردووە تەنها لەسەر سیروان و لقەکانی سیروان ئەمە یعنی هەرچی سەرجەم ئەو لقانەی کە ئەڕژێنە ناو سیروان بەنداویان لەسەر دروست کردووە و تونێلێکشیان دروست کردووە بۆی هەموو داهاتی ئەو ئەبەنداوانە کە ئاوەکەیان لێ دەرەچێت بچێتە ناو ئەو تونێلە و ئەچێ بۆ ناوچەکانی تریان کە بیابانن با بڵێن ئاویان کەمە وەکو ئیلام و ئەحواز و ئەو مەنتقە جنوبیەکانی ئێران ئەمە کاریگەرێکی زۆر گەورەی کردووە لەسەر بەنداوی دەربەندی خان ئەگەر ئەوانە نەبوونایە بۆ نمونە ئەو ئاوە ئەڕژایەوە ناو کوردستان ئەڕژایە ناو بەنداوی دەربەندخان بەنداوی دەربەندخان ئێستا لە قەیرانێکی زۆر گەورەیە تقریبان بە پێ زانیارانێک کە وەرم گرتووە تقریبا 1.2 ملیار متر مکعبی تایە ئێستا خۆی 3 ملیار متر مکعب ئەگرێ پار 1.77 ملیار بووە ینی پاریش هەرکەم بووە ینی پڕ نەبوو 2019 بینیمان پڕ بوو تەبان ئێمە ئەبێ دەست بگرین بە ئاوە یعنی ئەبێ تر پلانمان وابێت کە ئاومان زۆر بوو ئەبێ بیر لەوە بکەینەوە کە ساڵێکمان لە بەردەمە ئاومان کەمە ئەبێ وردە وردە ئەو ئاوە سرف بکەین نابێت بە فێڕۆی بدەین زۆر باشە دکتۆر هەر لەسەر کاریگەری کەمی بارانبارین و کاریگەری ئەم کەمی بارانبارینە لەسەر ئاوی بەنداوەکان و بە تایبەتریش بەنداوی دوکان راپۆرتێک ئامادەیە ئێمە و بینەرانی شپێکە و بینەری ئەو راپۆرتا بن و دواترە گەڕینەوە. تەمان بۆ ئەو بارانبارینە تەسیرێکی تەواوی کردوتە سەرەوەی کەوا ڕێژەی ئیرادات بوو ناو دەریاچەکەمان زۆر کەم بۆتەوە و هەروەها وڵاتی دراوسێشمان کە وڵاتی ئێرانە ئەوی لەسەر زەی بچوو کۆمەڵی بەنداوی دروست کردو ئەو بەنداوانە ژوای لێکردو زیاتر کێشەکەی بۆ ئێمە قورستر کردووە وای لێکردوکەوە ئەو واریداتی کە بێتە ناو دەریاچەکەەوە بە ڕێژەیەکی بەرچاو زیاتری کەم کردوواتە هەموو شکە ساڵێکە و هەم دروستکردنی ئەو بەنداوانە کە لە ساڵانی 2012 و 12 و 15 بەدواوە بەرەبەرەوە ئەو بەنداوانە دروست دەبێت و ئێستا شەندێ بەنداوی تر لەشێ دروستکردندایە. ئەمڕۆ کە لە ئێستا لە وەرزی بەهار داین و لە کاتی بەرزبوونەوەی ئاستی ئاوداین ئەمڕۆ سەی دەکەین 3 سانتیمەتر دابەزی و ڕۆژوای 2 سانتیمەتر دابەزێت لە کاتێکدا لە کاتی ئێستادا مانکی 4 زۆرترین دەبوو زۆرترین ئیراد بێتە ناو دەریاچەکە. ئێستا ئاستی ئاوی دەریاچەکەمان لەگەڵ پارەم کاتە زیاتر پارەم کاتە 5 متر زیاتر بوو لە ئێستا و هەروەها لەگەڵ پێرارم کاتە حسابێکی 14 متر زیاتر بوو و ئێستا دەریاچەکەمان تەنها نیوەی ئاوەکەی تێدایە واتە ئەگەر دەریاچەکەمان بڵێن 7 ملیارە ئێستا نزیکی کەمتر لە کەمێک لە 3 ملیار زیاتری تێدایە واتە لە نیوەش کەمتر. بەڵێ بە تەشید ئەم ساڵەکە بێبارانێکی زۆر ڕووی لە مەنتیقەکەمان کردووە ئێستاش ئێران ئاوەکەی گرتوێتەوە داواکارین لە حکوومەتی عێراقی کە لەگەڵ ئێران دانیشتن بکات و بەڵکو ئاوەکەمان بۆ بەرداتەوانێ و
وشکە ساڵەکەمان کۆتایی پێ بێ. دەستخۆشی بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی و راپۆرتە دکتۆرەوەی کە بینیمان لە راپۆرتەکە بەڕاستی جێگەی داخە یعنی ئەبینی کە بە ڕێژەیەکی زۆر ئاو کەمی کردووە لە بەندای دوکان وە ئەوەی کە لە زاری هاوڵاتیانی شەو چۆمان لێ بوو کە کەمبوونەوەی ئاو کاریگەری لەسەر کوشت و کاڵ و لەسەر ژیانی کۆمەڵێک هاوڵاتی و کۆمەڵی خێزان دروست کردووە کەواتە ئێمە چەند گرنگە بە چاوێکی زۆر گرنگەوە سێری ئاو بکەین هەر لە ماڵەکانی خۆمانەوە هەتا ئەگاتە ئەو بەندەوەی کە ئێستا سێرمان کرد چکە زۆر کات ئێمە هەستەکەین لە ماڵەکانی خۆشمانە ئەو ئاوەکە چەندین فلتەری تایبەت ڕۆشتووە بە پاشیەتە ناو ماڵەکانی خۆمانەوە گرنگی پێناین بۆیە هەمیشە بۆ هەموو بابەتیاڵی هۆشیاری تاک زۆر گرنگە بۆی کە بتوانین ئێمە پارێزگاری لە ئاو بکەین بۆ ئەوەی گلدانەوەی ئاو ببێتە بەشێکی گرنگ کە بتوانین مەسوودی لە بینین زۆر ڕاستە ئێمە بەڕاستی ئەبێ گوتەیەک هەیە ئەڵێ هەموو دڵۆپێک گرنگە هەموو دڵۆپە ئاوێک گرنگە ئێمە ئەبێ گرنگی بدەین بە هەموو دڵۆپە ئاوێک کە لە ماڵەکانمانە هەیە بەڕاستی ئێمە ئێستا کە ئەبینین هەر لە وشیاری کۆمەڵایەتی زۆر کەمە بەڕاستی ڕاگەیاندن دەورێکی زۆر گەورەی هەیە لەوەی کە خەڵک وشیارکەنەوە تر لەمەودا چیتر ئاو بە فیڕۆ نەدرێت ئاوێک کە من پێویستم پێ نەبێت بەری دەمەوە سەرجادەکانی پێ بشۆم یاوەتانێک کە ئاودێری ئەەکەیت ئاودێری بە شێوەیەکی ڕێکوپێک بکرێت نابێت زێدەڕەوی بکرێت لە ئاودێریکردنە واتە ئێمە بێ هەموو ئەو گرنگی بدەین بە سەرچاوە ئاوەکانمان نەبینین ئاوێک لە ماڵەکەمانە هەیە بچین زیادەڕەوی تیا بکەین واتە ئێمە بە شێوەیەکی گشتی بۆ نمونە ئێستا با بڵێن ئێمە تانجەرۆمان هەیە تانجەرۆ سیرەکەین ئێمە سەرچاوی ئاوی زەڵممان هەیە ئاوێکی پاکە ئاوی سیروان ئاوێکی پاکە بەڵام سەرەکی ئاوی تانجەرۆ ئەچێتە ناو دەریاچی دەربەنی خانەوە تێکەڵە بێ لەگەڵ ئاوە پاکانە ئەوە زیانێکی زۆر گەورەی هەیە وەکو بڵێ من تانکێکم هەیە لە ماڵەوە ئاوێکی پاکە بچم یەک پەرداخ ئاوی پیس بکەمە ناویەوە هەموو پیسە بێت هەموو تێکەچێت ئەمە بەڕاستی ئیشی حکومەتە ئیشی حکومەتە جگە لەوەی خەڵک ئەبێ وشیار بێ نابێ ئەو ڕووبارانەی کە هەمانە پاشەڕۆ و زبل و خاشاک فڕێدێنێ ناوی ئەبێ حکومەتیش چارەسەری ئەو ئاوە بکە ئاوە ڕۆی بۆ منە هەموو سلێمانی ئەچێتە ناو تانجەرۆ پاشان ئەو ئاوی تانجەرۆ ئەچێتە چوو ئەچێتە دەریاچەی دەربەنی خان واتە تێکەڵە بێ لەگەڵ ئاوی زەڵما لەگەڵ ئاوی سیروانشە ئەفۆن کە ئاوی پاک و سازگارن واتە من هەموو گوریستەکەم کرد بە خوری واتە ئێمە ئەبێ گرنگی بە سەرچاو ئاوەکانمان بدەین بۆ منێستا لە دوکانیش بە هەمان شێوە هەرچی ئاوی با بڵێن ئاوەڕۆی دوکانەیە ئەچێتە ناو ڕووبارەکە با بڵێن ڕووباری زەی بچووک بە هەمان شێوە هەم دووبارە ئەویش پیرسە بێتەوە ئێمە ئەبێ لە خۆمانەوە دەست پێ بکەین پێشەوەی باسی وڵاتانی دراوسێ بکەین ئەبێ گرنگی بە سەرچاو ئاوەکانی خۆمان بین ڕاستە هەندێک پارە مەسرەفەکات هەندێک ئابووریمان پۆزێک لاوازە بەڵام ئەبێ زیاتر گرنگی بدەین بەوە چکەوە ژیانی خەڵکە ژیانی خەڵک بەسەر ئاوە تۆ ئەگەر ئاو ژیانە یعنی ئەگەر تۆ ئاوێکی پاکت نەبێت سازگارت نەبێت ئەو کاتە تووشی هەزار نەخۆشی ئەبیت تووشی وردە ئەو خەڵکانە تووشی قەیرانی تەندروستی ئەبن تووشی قەیرانی ئابوورن گیرفانن بەتاڵە بێ ناچین بۆ دکتۆرەوە نەچین بۆ نەخۆشخانە و چارەسەریان نییە زۆر باشە دکتۆر بەڕاستان وەکو ئەندازیارێکی سەرچاوەکانی ئاو بۆ نمونە ئەو ساڵی کە باران کەمە بارێ ئەمە کاریگەری دروست دەکات لەسەر کەمبوونەوەی ئاوی ژێرزەویش ئەم بابەتانە چۆنە ئێستا لە هەرێمی کوردستانە بەپێی ئەو زانیاریانی کە بەڕێستان هەتان بێ ئاوی ژێرزەوی توانین بڵین لە چاو ساڵانی ڕابردووە زۆر کەمی کردو بە ڕێژەیەکی زۆر بەڵێ زۆر ڕاستە هەموو ئەوانە پەیوەندیان بەیەکەوەیە کاتێ باران کەمە بێت واتە چوونی ئاو بۆ ژێرزەویش بە ڕێژەیەکی تر کەمە بێتەوە و دووبارە خەڵک سەرچاوە ئاوەکانی سەرزەویان نامێنێ واتە چیەکەن پەنابەنە سەر بەر ئاوی ژێرزەوی ئاوی ژێرزەوی زیاتر بەکاردێنن واتە ئاستی ئاوی ژێرزەویش کەمە بێتەوە یعنی بۆ نمونە ئێستا من دوێنێ چوون بۆ سەرچنار ویستم بزانم ئایا ئاوی سەرچناریش کەمی کردو چکە ئاوی سەرچناریش هەروەکو بڵێ هەرکانی و هەر ئاوی ژێرزەویە
زۆر کەم بۆتەوە لە چاوپار و لە چاو پێرار بۆ چکە ئاستی ئاوی ژێرزەویش لەویا کەم بۆتەوە واتە ئێمە ئەبێ پلانێکی گشتگیرمان هەبێت یعنی بیر تەنها لە ئاوی سەرزەوی نەکەینەوە و تەنها لە ئاوی ژێرزەوی ئێستا خەڵک بەرەو شتێکە ڕاپێڵن ئینتیگریتد دراوت مانجمنت یعنی بەڕێوەبردنێکی وشکە ساڵی گشتی یعنی من ئەبێ گرنگی بە کشت و کاڵ بدەم بە ئاوی ماڵان بدەم بە ئاوی ژێرزەوی بە هەموو ئەمانە بە یەک چاو هەمویان سیر بکەم و پلانێکی تۆکمە و گشتگیریان بۆ دابین زۆر باشە ئێستا زۆربەی هاوڵاتیان پشتە بەسن بەوەی کە ئەگەر لە ناو شارا بێ یاخو لە دەرەوەی شارا بێ و لە کۆمەڵی باخی تایبەتی خوانە بێ بە لێدانی بیر ئەمە تا چەند کاریگەریە بێ لەسەر کەمبوونەوەی سەرچاوی ئاوی ژێرزەوی وەڵایی حتمما کاریگەری ئەبێت یعنی بۆ نمونە تۆ ئەو خەڵکانە کە بەکاری دێنن زۆربەی من ئەوەی بە چاوی خۆم بینومە بەبێ بەرپرسانە یعنی ئاوی هەیە بەکاری دێنێ یعنی پلانێکی ئەوەی نییە کە احتیفاز بەو ئاوە بکات و نێڵی ئاوەکە بە شێوەیەکی زۆر بەفیڕۆ بچێت واتە ڕۆژ بە ڕۆژ وەکوتم قەیرانەکەمان بەس ئەم ساڵ نییە ئەبێ خەڵک بیر لەوە بکاتەوە بەپێی ئەو داتانەی کە هەیە ئەم احتیمال لە 3 ساڵ بەردەوام بێ یعنی ئەم ساڵ و 2 ساڵی تریش واتە ئاوی ژێرزەویش کەمەبێت ئەو بیرانەش وشکەکەن ئەبێ خەڵک ئەوە لە بەرچاوی بگرێت ئەبێ دەست بەو ئاوە بگرێت نابێ بە فیڕۆی بدە ئەبێ چەند پێویستێتی هەر ئەوەندە بەکاربێنێ بە هیچ شێوەیە زیادڕەوی نەکەن چکە ئێمە لە بەردەم قەیرانێکی داهاتوون زۆر باشە کاتە دکتۆر بەڕێستان ئەگەر لە ئێستاوە هەنگاوی جدی نەگرێت بۆ ساڵانی داهاتوو ئەگەری ئەوەی هەیە بە تایبەتر هەرێمی کوردستان ڕووبەڕووی قەیرانی ئاو بێتەوە حتمما پێویستەکە لەسەر حکوومەت لژنەیەکی باڵادا بنات بۆ ئەوەی کە توش ڕوبەروی ئەم قەیرانی وشکە ساڵک بینەوە قەیرانێکی سروشتیە هەروەکو چۆن بوومە لەرزە و ئاگر کەوتنەوە بەڵام بوومە لەرزە دروستکردنی بەندا و بەڕای ئێوە بۆ ئەمە چارەسەرە بۆ بوومە لەرزە و با بڵێن ئاگر کەوتنەوە قەیرانەکە بە چاو خۆمانەی بینین ماڵە ڕوخی خەڵک ئەمرێ بەڵام وشکە ساڵەکە وردە وردە پێمان دەرەکەوێت واتە خەڵک بێ لە ئێستەوە ئیشی حکوومەتە بێ لە ئێستەوە ئیشی لەسەرکاوە وشیار خەڵک وشیارکەنەوە لە ڕێی ڕاگەیاندنەکان و ئەبێ حکوومەت لیژنەیەکی باڵادانەوە چش سەرپەرشتی بکات بەرزترین لوتکەی دەسەڵاتە بێ سەرپەرشتی بکات بۆی هەرچی لایەنێک پەیوەندی بە ئاوە هەیە کشت و کاڵە با بڵێن سناعەیە هەمووی ئەمانە خەڵکیە هەمووی کۆکاتەوە و پلانێکی پشتگیر دابنێ ئەبێ ئێمە لە ئێستەوە بیر لەوە بکەینەوە لە گوندەکانمان لە هەموو سەرجەم گوندەکانمان سەرچاوی ئاویان بۆ دابین بکەین بەچی بە دروستکردنی بەنداوی بچووک بە دروستکردنی پۆند و ڕێگەچاری زۆریش هەیە بۆ ئەوانە یعنی بەس ئەوانەش نییە یعنی شتی تریش هەیە واتە ئەبێ حکوومەت گرنگی بدات بە توێژینەوەی زانستی لە بواری ئاوە ئەبێ خەڵک هاان بدەن زانکۆکان هاان بدەن توێژینەوەی زیاتر بکەن واتە ئەو لیژنەی باڵایی کە من باسی یەکەم زۆر پێویستە لە ئەم ساڵا دروست بکرێ بۆی ئەگەر خوا نەخواستە ساڵێکی تریش بە هەمان قەیران تێپەڕین قەیرانەکەمان زۆر قوڵترە بێت ئەگەر 2 ساڵی تر بەردەوام بوو ئەوەی تر قوڵ بێت بۆ ئێمە چکە پێشتر ئێران و تورکیا ئاوەکان بەو شێوە نەئەگرتەوە بەڵام ئەم ساڵ ئەبینین بە چاوی خۆمان ئێران تقریبا 700 ملیۆن ئاوی ناردووە هیچ نییە بۆ سیروان با بڵین ئەگەر باس بکەن یعنی سیروان عادەتەن خۆی 4 میلیارد متر مکعبی بۆ دێ ساڵانە بەڵام سەرەکەی ئەم ساڵ تەنها 700 ملیۆنی بۆ هاتووە شتێکی زۆر ترسناکە واتە بێت چارەسەری بۆ بکرێت و ئەبێ لەسەر ئاستی دەسەڵاتە بێ ئیشێک بکەن بۆ ئەوەی کە ئەم قەیرانە هێورکەنەوە قەیرانەکە سوورکەن لەسەر شانی خەڵک باشە دکتۆر ئێستا لە مانگی پێنجین لەوانەیە لە سەرەتای مانگی پێنجشانی تە بەرەبەراچینە بەرە و وەرزی گەرمبوون یعنی تر هەستەکەی لەگەڵ گەرمبوونی شابوون بە هاڵم دروستە بێت پێشببینی ئەوە کرێکە ئەو ڕێژەیە کە ئێستا هەم لە راپۆرتەکەی بینیمان هەمووی کە خۆش ئاماژە و پێ بەرەو کەمتر بڕوە هەروەک کاکۆچەر بەڕێوبەری بەنداوی دوکان ئاماژەی پێکرد ئەڵێ ئێمە لە ئێستاوە خەریکە ئاستی ئاودا ئابەزێ 3 سانتیم دابەزەوە بەس ئەمڕۆ یعنی ئەمڕۆ لەگەڵ دوێنێ 3 سانتیم دابەزەوە کەچی خۆی ئەبواە تێمە تا مانگی پێنجیش ئاستی ئاوی بەنداوەکانمان لە ساڵانی ڕابردوو بەرەو بەرزبوونەوە ئەڕۆشت یعنی ئەوان مەترسی ئەویان هەبوو لافاو بێ ئەمە بیرمان بێت لە 2019 تا ئەم کاتانەش بۆڵماوسەکە با بڵێن ئاوی بەسەر ئەڕۆی واتە ئاو هەر بەرزە بووە
ئەوە داهاتی ئاو زیاتر بوو لە بەردانەوەی ئاوەکانن بەڵام ئێستا ئاو بەرەدەنەوە زیاترە لەو ئاوی کە بۆیان دێت واتە ئاستی ئاو ناو دەریاچەکان وردە وردەدا ئابەزێت و قەیرانەکە زۆر قوڵە بێت ئێستا بەنداوی دوکان وەکوتمان نیوە کەمترە بەنداوی دەربەنی خان یەک لە سەرسەی با بڵێن قەبارەی خۆی گرتوتە ئاوی گرتوتە خۆی واتە یعنی مەترسیدارە وەزعەکە ئیتر هەروەکو لە راپۆرتەکەشە بەڕێوبەری بەنجای دوکان ڕایگەیاند ئەم ساڵ لە چاو ساڵی ڕابردووە بەنداوەکەیان بە 5 مەتر ئەو کەمتر بەراورد کردو لە چاو ساڵی ڕابردووە کە ئەمە بەڕاستی ڕێژەیەکی زۆر زۆرە ئەو 5 مەترە ساڵەکە ئەوەنەکە ئەو 5 مەترە تقریبا 1 ملیار و 600 میلیۆن متر مکعب کەمترە ئەوش ڕێژەیەکی زۆر زۆرە زۆر باشە دەست خۆش ئەگەر لە کۆتاییە هەر لەسەر بابەتەکە پێشنیارێک شتێکی گرنگ ما بێ بتێوەکو دوا کۆمنتی خۆت بڵێ واللهی من ڕاستەکەی بەس حەزەکەم بە لایەنی دەسەڵات بڵێم کە پێویستەکە ئاوڕێک لە سەرچاو ئاوەکان بدرێتەوە ئەو ئاوەڕۆی ماڵانە چارەسەری بۆ بکرێت پێش ئەوەی فڕێدرێتە ناو ڕووبارەکانمان ئەبێ پاک بکرێتەوە و ئەبێ لیژنەیەکی باڵادا بنرێت بۆ ڕوبەربوونی قەیرانەکان بۆ ئەوانەی کە لە گوندەکانە ئەژین پێویستەکە قەرەبوو بکرێنەوە پێویستەکە ئاو بگەینێتە ماڵەکانیان و ئەو ماڵانەی کە لە گوندەکانە ئەژین پێویستەکە چکە ئێستا وشکە ساڵیە پێویستەکە ئاو دابینکەن بۆ ئەو ئاژەڵە کێویانە بۆ ئەو باڵندانە بۆ ئەوەی احتیفازی پێوە بکەن بەڵکو ساڵێکی تریشەڵە دەرگایکی خێرمان لێ بکاتەوە